خێزانی ئەو بارمتانەی کە لە 7 ئۆکتۆبەر لە غەزە ڕفێنرابوون ڕۆژ یەکشەممە لە پارچێکی کناردەریە لە تەل ئەبیب نمایشێکی پێڵاویان ڕێخست. ئەو کارە بیرۆکەی ئۆسناد شەرابی خوشتی یوسی و ئیلی بوو کە لە ماڵەکانیان لە بێری ڕفێنرابوون. ژن و کچەکەی ئێلی کوژران و خێزانی یوسی ڕزگاریان بووە. هەفتەیەک لەمەوبەر هەستم کرد کە خەڵک بارمتەکان وا خەریکە لە بیر دەکەن. خەڵکەکە بە دۆخەکە ڕاهاتن. هەستم کرد کە حکوومەت و جیهانیش وازیان لە هەر کردارێک هێناوە بۆ گەڕانەوەیان بۆ ماڵەوە. ئەم هەستە زۆر دڵتەنگ و ناڕەحەتەم هەبوو. دواتر ویستم شتێک بکەم، هەنگاوێک بنێم، وەک بزوتنەوەیەک داوا لە خەڵک بکەم، بێن و خۆیان بخەنە شوێنی ئێمە، هەست بەو شتانە بکەن کە هەموو ڕۆژێک ئێمە هەستی پێ دەکەین. نمایشەکە کە دوای 90 ڕۆژ لە گرتنی بارمتەکان ڕێکخراو لە ژێر دروشمێکە لەسەری نووسراوە با ڕێگای ماڵەوە پیشانی ڕفێنراوەکان بدەین. ڕێکخەران پێڵاویان لە خەڵکی کۆمەلگاکانی باشوور کۆ کردەوە و خەڵکی تەل ئەبیبیش بەخشینەکانیان زیاد کرد. ئۆسناد شەرابی ئاماژەی بەوەش کرد ئەو نمایشەی ڕێخستووە چونکە ترسی ئەوەی هەبووە دەسەڵاتداران بارمتەکان لەبیر بکەن. ئێمە ئیتر بەرگەی ئەوە ناگرین، بۆیە داوامان لە خەڵک کرد بێن و لەگەڵماندا بن، لەگەڵ هاوارەکانماندا بن و پێڵاوەکانیان بهێنن و ئەم هێڵە درێژ بکەنەوە، بۆ ئەوەی تەنها هاوار لەگەڵ ئێمەدا بکەن، بۆ ئەوەی بیان هێننەوە ماڵەوە، بۆ ئەوەی هیوامان پێ ببەخشن و ئەم هێڵە بکەنە هێڵی ژیان. شەڕی ئیسرائیل لەگەڵ غەزە بەهۆی هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبەر بۆ سەر باشووری ئیسرائیل سەری هەڵدا کە تێیدا چەکدارەکان نێزیکەی 1200 کەسیان کوشت کە زۆربەیان خەڵکی مەدەنی بوون و نێزیکەی 250 کەسیشیان بە بارمدەگرت. بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل جەختی لەوە کردەوە کە شەڕەکە کۆتایی نایەت تا ئامانجەکانی نەهێشتنی حەماس و گەڕاندنەوەی بارمتە ئیسرائیلیەکان و دڵنیابوون لەوەی کە غەزە مەترسی لەسەر ئیسرائیل دروست نەکات.